الحمد لله حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه الغر الميامين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. خۆشەویستانم، لە باسی قەدەغەکراوەکان ئەمڕۆ باسی هەندێک لە قەدەغەکراوەکانی کڕین و فرۆشتنتان بۆ ئەکەین ئینشاء الله تعالى. خۆشەویستەکانم، بەیع و شیرا خوای تعالی حەڵاڵی کردووە بۆ ئەوەی مرۆڤەکان لە ناو یەکە بتوانن ژیان بگوزرێنن. ئەگەر بەیع و شەرا نەمایە هەموو دنیا تێکە چوو. ڕێگایەکتر نەئەما بۆ ئەوەی خەڵکی ئەوەی حەزی لێکەن دەستیان کەوێ و ئەوەشی پێویستیان پێی نییە و حەزی لێ ناکەن بتوانن بەرامبەر بە قیمەتێک بەرامبەر بە شتێک بیگۆڕنەوە و ئیش و کاریش نەمایە وەزعی سەرزەوی تێک ئەچوو بەبێ کەسابەت. بۆیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا. خوای تعالی کڕین و فرۆشتنی بۆتان حەڵاڵ کردووە بە ڕەحمەتی خۆی، بە هەمان شێوە بەیع و بە هەمان شێوە ڕیبا و سوود و فائض کە جۆرێک لە جۆرەکانی ستەمی تایە خوای تعالی حرامی کردووە. ڕەحمەتی خوای پەروەردگارە لەسەر ئێمە کە خوای تعالی بەیعی بۆمان حەڵاڵ کرد. هەزار سوپاس یەکەین و ڕەحمەتی خوای پەروەردگاریشە بۆ ئێمە کە هەندێک لە جۆرەکانی کڕین و فرۆشتنی حرام کردووە هەر ڕەحمەتەن بینا، هەر وەکو ڕەحمەتێک لەلایەن خواوە بۆ سەر ئێمە و لەو جۆرە معاملاتانەی کە خوا حرامی کردووە ڕیبا یەکەمیانە. طبعا بابەتەکەی ئێمە ئەمڕۆ لەسەر ڕیبا نییە، لەبەرەوەی من باسی جۆرەکانی کڕین و فرۆشتنی حرام بۆ جەنابتانەکەم، بەس یعنی بۆ ئەوەی بزانن کە ڕیبا جۆرێک لە جۆرەکانی حرامیە. چی جۆرێک ڕیبا حرامە؟ طبعا ڕیبا چەند جۆرێکە. یەکێ لەو جۆرانەی ئەوەیە کابرا لە ماڵە دانیشتووە خاوەن سەرمایەیەکە، ملیۆنێک قەرز ئەدا بە یەکێک، ئەڵێ تا 6 مانگ دوای 6 مانگکە من 1,300,000 لە تۆ ئەوێ و بێ هیچ، یعنی و بێ هیچ کاسبیەک و بێ هیچ ماندووبوونێک و بێ هیچ بەشداربوونێک لە ئاڵوێڵکردنە لەوەی کە پارەکەم ئەگەر خەساری کرد من لە خەسارە، ئەگەر ئیشت کرد خەسارت کرد لە خەسارە بەشدارم، یان ئەگەر قازانجت کرد من لە قازانجەکەیە چەندێک بێەوە گوێرەی ئەوەی 1 بەش 2 بەش 3 بەش ئەتر بە پێی بەشەکان من بەشێک مەکەوێ. نا، ئەم عیلاقەی لەوە نییە. ملیۆنێکت پێ دەم 6 مانگتر 1,300,000 لە تۆ ئەوێ. ئەگەر دوای 6 مانگکە نەتێنایەوە زیایەکەم بوت لەسەرت، 6 مانگترت پێ دەم 300,000 ترم گەرەکە ئەبێ بە 1,600,000 لەسەرت. ئیتر بەم شێوازە. طبعا ئەمە ئەفعال و ئەخلاقی یەهودە زیاتر و بەم شێوازە توانیانە مەسەلەن بەنقەکانی ئەم سەرزەویە، زۆربەی بەنقەکانی سەرزەوی ئێستا کۆنتڕۆڵ بکەن بەم معاملە و ئاڵوێڵە ناشەرعیانە. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی ڕیبا. جۆرێکی تر لە جۆرەکانی ڕیبا
ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵا بوو بیلال خورمای بۆ هێنا پێغەمبەری خوا فەرمووی بیلال ئەم خورمایەکی وەکو بڵێ جۆرێکی جیاوازە لە خورماکانی خۆمان ئەمە لەکوێ هێناوتە فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەم خورمایە ئەیهێنن تاجرەکان ئەیهێنن ئێمە لە خورماکەی خۆمان دوو قازان ئەدەین بە قازانێک لەم خورمایە خورمای مەدینە خورمایەکی زۆری نییە ئەگەر چیسە بە فەزڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەرەکەتی پێغەمبەر خوای پەروەردگار خورمای مەدینەی ئەوەنە گران کردووە ئێستا چی بۆ مەدینە خورمای عەجوە 60 ریالە بەڵام خورماکانی تر بە 20 ریال ژەیسێنی و کەمتریش ئەمە فەزڵی خوای پەروەردگارە یعنی بەرەکەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام جاران لە کاتی خۆیان خورماکەیان ئەدا بە دوو قات خورمایان ئەدا قاتێکیان وەرەگردەوە یعنی قاپێک بەرامبەر بە دوو قات یعنی قاپێکیان ئەکڕی بەرامبەر بە دوو قاپ لە خورمای خۆیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە نابێ فەرمووی ئەمە حرامە ئەگەر ئەتانەوێت خورما بکە خورماکەی خۆمان بفرۆشن بە پارە خورماکەی ئەوانیش بکڕن بە پارە خورماکەی خۆمان بفرۆشن بە پارە خورماکەی ئەوان بکڕن بە پارە ئەمیش جۆرێکە لە جۆرەکانی ڕیبا لە یەک جۆرە یعنی لە یەک جۆر خواردنە یان ئاڵتونە یان زیوە یان خوێ یان گەنم یان جۆ یان خورما تۆ 2 کیلۆ خورما بدەی بە کیلۆیەک خورما با جۆرەکەیشی چاکتر بێ نابێت یا 2 فەردە گەنم بدەی بە فەردەیە گەنم با جۆرەکەشی باش بێ هەر نابێ گەنمەکەی خۆت بفرۆشە بە پارە و گەنمی تر بکڕە بە پارە ئەمە دیارە حکمەتێکی ئیلاهی تایە و ئەوە لە لای خوای پەروەردگار ئەمێنێ ئێمە با زۆر نەڕۆینە ناو بابی ئەم معاملەوە ئێمە ئێستا ڕۆمە سەر جۆرەکانی بەیع ئەوەی کە عەرزم کردن ئەوە هین بوو هین ڕیبا بوو ئەوەی کە خوا حرامی کردووە ئەو جۆرە بەیعانەی کە حەڵال کراوە خۆشەویستەکان حرام کراوە عەفوەن هەموو جۆرێ بەیع حەڵاڵە ئیلا ئەو جۆرانە نەبێت کە خوا حرامی کردووە هەموو جۆرێ کڕین و فرۆشتن حەڵاڵە ئیلا ئەو کڕین و فرۆشتنانە نەبێ کە لە شەرعا قەدەغەی لێ کراوە ئەو کڕین و فرۆشتنانەی کە لە شەرعا قەدەغەی لێ کراوە من هەندێکیتان عەرزەکەم لەوانەیە هەندێکیشی من لەبیرم چوو بێ یان باس نەتوانین باسی کەین لەبەر کەم مەجالی بەڵام خۆتان نەتوانن پرسیار بکەن و ئەوانە ئیسفادەی لێەکەن ئینشاءالله یەکێک لەوانە بەیع التاجر ما ليس عنده کابرای تاجر شتێک لە لای خۆی نییە ئەیفرۆشێ شتێک هێشتا نەهاتۆتە ناو موڵکی ئەوەوە ئەم ئەڕوا ئەیفرۆشێ بۆ نمونە من لەگەڵ کاک حاجیە قەرارە دەم ئەڵێم کاک حاجی سیارە هەیە فلان و ئاوا و بڕێ مواصفاتی پێدەم لێم ئەسێنی ئەگەر بۆت بێرم هێشتا نەم هاوردەوە موڵکی منیش نییە تێگەی ئەمشەڵێ لێت ئەکڕم و ئەمانە کڕین و فرۆشتن ئەکەین و ئێمە و ئەم جا من ئەڕۆم ئەکڕم بۆی دوایی بێنم بیفرۆشمە حاجی شتیوان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەکیمی کوڕی حزام کە ئەصحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوای لێ ڕازی بێ فەرمووی یا رسول الله يأتيني الرجل فيريد مني البيع ليس عندي زەلامێ تێ بۆ لام ئەیەوێ شتێکی پێ بفرۆشم کە هێشتا نییە لە لام ئەبتاعه له من السوق بۆی بڕۆم لە بازار بۆی بکڕم پێغەمبەر فەرمووی لا تبع ما ليس عندك فەرمووی چ شتێک مەکڕە شتێ مەفرۆشە هێشتا هی تۆ نییە نەتکڕیوە نیتە بڕۆ بیکڕە ئەم جا کابرا بانکە بڵێ بێ ئێسە پێ تێفرۆش بەڵام تۆ پێی بفرۆشی و
ئەمجا بڕۆی بیکڕی ئەمە نابێ. طبعا ئەمە ئەبێت تۆ لەگەڵ یا ئەگەر قسە بکەی بڵێ کاکە من چ شتێکە هێشتا خۆم نیمە ئەڕۆم ئەی کڕم، ئەگەر کڕیم ئەمە مواسەفاتەکەیەتی، دوایی تۆ دێی لێم بکڕی بەو سعرە هێشتا یعنی کڕین و فرۆشتنەکە ڕووی نەداوە، ئەویش ئەڵێ بەڵێ من لەو جۆرەم گەرەکە تۆشە ڕۆی ئەکڕیت ئەیکڕی ئەمجا تێی کابرا دێتە ماشایەکە ئەیتر کڕی ئەیکڕێ نەیشی کڕی نایکڕێ. ئەمەیان دروستە و هیچ ناشەرعیەکی تیان نییە. طبعا ئەمە ئێستا لە بازاڕی خۆمانە لە معارەز و شتەکانە ئەمە هەیە، ئەم جۆرە معاملە ناشەرعیە هەیە. من حەز لە سیارەیەکەکەم، بڕێک خەڵکێ لە بازاڕە لە معرەزەکانە دەوڵەمەندن مەشهورن، یعنی کە چش دەفرۆشن. من ئەڕۆم بۆ لای ئەو دەوڵەمەندانە ئەڵێم کاکە سیارەیەکی وەنەوشەم ئەوێ، سیارەیەکی وەنەوشەم بۆ بکڕە، یعنی سیارەیەکی وەنەوشەم ئەوێ بە قسط. ئەو معاملەم لەگەڵا ئەکاو هەموو شتێک ئەبڕێتەوە و وانە عقد و مەق دەکا و ئەمجا ئەڕوا بۆ من ئەیکڕێ بەس بە ناو خۆی شێوە، یعنی ئەمە نابێ. ئەگەر ئەو سیارە بووە مڵکی ئەو ئەمجا فرۆشتی بە من بە قسط ئەوە اعتیادیە، ئیتر خۆی وە چەند ئەیکڕێ و بە چەندەی داتە قسط بە من ئەوە مشکلە نییە. حەزێکا خۆی بە 5 دەفتەر بیکڕێ بەس بە من بە قسط بیدا بە 6 دەفتەر، هیچ کێشەیەک نییە. بەس ئەو جارێکان 6 دەفتەرە قستەکەی لەگەڵ منە حساب کردو ئەمجا ئەڕوا سیارەیەکی من خۆم بینیمە ئەڕوا ئەو سیارەم بۆ ئەکڕێ بە 6 دەفتەر بە 5 دەفتەر بۆ من ئەیکڕێ، من ئەیبینم یعنی ئەوەل ئەوە معاملەکەەوە 5 دەفتەر و 6 داتە من، ئەوە هێشتا نەبەوەتە مڵک ئەو و لەگەڵ منام عەقدەکەی تەواو کردوێ. ئەمە نابێ، شتەکە ئەبێ بێتە ناو مڵکی ئەوە، عەقدی خۆی بکات، پارەی خۆی بدا، بێتە مڵکی ئەو، ئەمجا من ئەڕۆم لەگەڵ ئەوە معاملەکەم. ئەمە ئەم معاملەیە دروستە و ناشەرعی نییە، بەڵام ئەوەی یەکەمیان دروست نییە. دووهەم لەو بەیعانەی کە حرامە شەرعەن فرۆشتن و کڕینی هەندێک شت کە لە شەرعە حرام کراوە. هەندێک شت هەیە لە شەرعە حرامە، هەر حرامە، یعنی تۆ ئەو شتانە کڕین و فرۆشتنی پێوە بکەیت. بۆ نمونە حەیوانی مردارەوە بوو، بۆ نمونە خوێنی حەیوانی مردارەوە بوو، بۆ نمونە بەراز، بۆ نمونە پەیکەر و بت و ئەمانە، ئەوەی کە طبعا ئەوەی کە ڕۆحی هەیە، ئەو حەینانەی کە ڕۆح هەیە. و هەروەها ترێ بفرۆشی بە کەسێک کە بزانی لە 100 ئەیکا بە عەرەق. کڕین و فرۆشتنی مخدرات، کڕین و فرۆشتنی یعنی جۆرەکانی تلیاک و ئەمانە، کڕین و فرۆشتنی عەرەق، کڕین و فرۆشتنی جگەرە، کڕین و فرۆشتنی هەر ئەداتێک کە ئەبێتە مایەی ئەوەی کە خەڵک فاسدکە و بێ ئەخلاقیکە و خەڵک بۆ نمونەوەکو شریتی ڤیدۆیەک کە فیلمی خراپی لەسەر بێ، یا سیدیەک کە شتی فیلمی خراپی لەسەر بێ، فیلمی ڕووتی لەسەر بێ، فیلمی بێ ئەخلاقی لەسەر بێ، ئەمانە هەمووی حرامن ئیلا مەگەر ئەو ڤیدۆانەی کە ئەسڕێنەوە ئەگەر فیلمە خراپەکەی لەسەر سڕایەوە ئەمجا فرۆشتت ئاساییە، چونکە ئەو فیلمەی لەسەر نەماوە، فیلمێکی تری لەسەر تەسجیلەکرێ، ئیتر تۆ وەقت نییە ئەو چی لەسەر تەسجیلەکە، تۆ ئەی فرۆشی بەس ئەگەر لە 100 بزانی ئەو دوکانی فیلمی خراپەی هەیە نابێ پێی بفرۆشی، لە 100 بزانی کابرا ئەو ترێیە ئەیبا ئەم کابرا عەرەق دروستەکە، ترێەکەی تۆش ئەبا ئەڵێ ئەیکەم بە عەرەق، دروست نییە پێی بفرۆشی. هەروەها
کڕین و فرۆشتن بە چەکەوە لە زمانی فیتنەیە چەک فرۆشتن لە زمانی فیتنەیە کە خەڵک براکوژی بێ و خەڵک بزانی ئەمە بەکار تێرێ بۆ کوشتنی براکەی حرامە لەو کاتانە کڕین و فرۆشتنی چەک فیشەکیش حرامە چونکە ئەوە بەری ئەو ئاەتە کە فێکە خوای گەورە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان وهروها خوای تعالى فەرمێ حرمت عليكم الميتة حرام کراوە لەسەرتان مردارەوە بوو والدم خوێن ولحم الخنزير گۆشتی بەراز و هەتا ئاخیری ئاەتەکە ئەو شتەی حرام کرابێ کڕین و فرۆشتنیشی حرامە پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی بەزی ئەو حەیوانانەی کە مردارەوە بوون و بەزەکەی ئایا ئەتوانرێ بفرۆشرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی بۆچیانە وتیان ئەیکەن بەڕۆن و سەفینە و مەفینەی پێ چەور ئەکرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا حرامە خوا یەهود بکوژێ کاتێ خوای تعالی چەوری و بەزی حەیوانی لەسەر حرام کرد کە بیخۆن ئەوان ڕۆین وشکیانە کرد و ئەیان کردە معلبات و ئەیان فرۆشت و پارەکەیانە خوارد یعنی خوای تعالی شتی حرام کرد لەسەران ئەوان خۆیان نەیانە خوارد خوا لەسەر ئەڕۆین ئەیان فرۆشت بە قەومانێک بیان خواردایە ئەمجا پارەکەیانە خوارد فەرمووی حرامە جا ئەو حەدیثە ئیمامی مسلم و ئیمامی بوخاری ئەیگەڕنەوە یەکێکی تر لەو حرامانەی کە دروست نییە شتێک کە نەناسراو بێ یان نەزانراو بێ شتی نەزانراو حرامە خۆشەویستەکان شتی مەجهول حرامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهى عن بيع الغرر پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە لە بەیعی غەرەر واتە ئەو شتانەی کە دیار نین طبعا ئەمە شت زۆر ئەگرێتەوە یعنی ئەوەی کە غەرەر بێ و دیار نەبێت شت زۆر ئەگرێتەوە بۆ نمونە شیر هێشتا ها لە گوانە تۆ بیکڕی فرۆشتنی شیر هێشتا ها لە گوانی مەڕا یا ها لە گوانی مانگایە سوف هێشتا نەکراوەتەوە لە بەر حەیوانەکە تۆ پارەکەی بدەیت و بیکڕی یعنی خوریەکەی بەچکە ها لە ناو زک دایکە تۆ پارەکەی دەیت و ئەیکڕی ماسی ها لە ناو بەحرە تۆ پارەکەی دەیتە ئەو ماسیە ناوا لە ناو حەوزە کە چەند ماسیەکە دە ماسیاڵی ئەوەیانم گەرەکە بۆ میسوورۆکەیت و ئەویان دروستە تیرها بە ئاسمانەوە کابرا ئەیفرۆشێ ئەلەم جۆرە شتانە حەیوانێک ڕای کردێ لە دەستی خاوەنەکەی تۆ ئەڵەی کاکە من ئەیفرۆشم تۆ ئەو دوایە مەگەڕێ خۆم ئەیگرم ئێتر تۆ عەقد نەبێ حەیوانێکە بۆ نمونە گوم بووە حوشترێکە مانگایەکە مەڕە گوم بووە ئەڵەی کاکە ئەیفرۆشی ئیسەوەم شێوە حەیوانەکە گوم بۆ ڕۆیە نابێ فرۆشتنی نییەوە حتا با کابرا ئازاش بێ و بزانی ئەیگرێت و عینەکە دروست نییە شەرعەن چونکە شتەکە نادیارە حتا ئەو زەرعاتەیشی بۆ نمونە تۆ ئێستا ئەتەوێت بەرووبوومی باخێ بکڕی بۆ نمونە ئەتەوێت گەنم بکڕی ئەگەر گەنمەکە هێشتا بەقەی ئینەکەیەوە بێ و سەوز بێت دروست نییە ئەگەر بۆ گەنم بیکڕی دروست نییە بەس ئەگەر بۆ لەوەڕ بیکڕی دروستە چونکە لەوەڕەکە ئەوە ئەتوانی حەیوان بکەیتە ناوی یەکسەر بەس بۆ بەرووبوومەکە کێ ئەڵێ دوای مانگێن دوو مانگ ئەم بەرووبوومە ئافات لێی نادا و ناڕوە یعنی لەوانەیە ئافات هەیدا و بڕۆ دوای تۆ سفرە مێنیتەوە لەبەرەوە شەرع حرامی کردووە یەکێکی تر لەو حرامانەی کە شەرع حرامی کردووە بەیعی عینە طبعی کڕین و فرۆشتنی عینە چییە خۆشەویستەکانم طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث هاتووە ئەفەرمێ کاتێ مسلمانان دەست بکەن بە فرۆشتنی عینە و کلکی مانگا بگرن و خەریکی زەرعات بن و واز لە غەزاکردن و جیهادکردن بێنن لە پێناوی خوایە خوای تعالی زەلیلیانەکا و زاڵمیان بەسەرا مسەڵەتەکە
يعني ئەگەر خەڵک هەر کەسێ خەری کاسبی خۆی بێ بێ وەڵا من حەقم چییە کوڕە دژمن تێ نایە کەیفی خۆیەتی وڵات داگیرەکە داگیر ناکا کەیفی خۆیەتی طبعا هەموو دژمنێک زاڵ ئەبێ بەسەریانە. جا لەناو ئەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یەکێک لەوانەی کە باسێکا لەم حەدیسە باسی عینە ئەکا ئەگەر مسلمانان دەستیان کرد بە کڕین و فرۆشتنی عینە. علەما ئەفەرمن کڕین و فرۆشتنی عینە چییە؟ ئەڵێن ئەوەیە کە من چ شتێک ئەفرۆشم بە یەکێک لە ئێوە شتێک ئەفرۆشم بە ئێوە مەسەلەن بە مقدارێک بۆ نمونە بۆ ماوەیەکی دیاریکراو من سیارەیەکمێ ئەیفرۆشمە یەکێک لە ئێوە بە 2 دەفتەر بۆ ماوەیەکی دیاریکراو ئەڵێم تا 6 مانگ پارەکەی بدە بە 2 دەفتەر سیارەیەکمێ ئەیفرۆشمە کاک مەلا عومەر ئەڵێم کاک مەلا عومەر ئەوە سیارەکەم پێفرۆشی بە 2 دەفتەر بەڵام تا 6 مانگ. زۆر باش دوای ماوەیە بەیانیە چمە بۆ لای ئەڵێم ئەیفرۆشی سیارەکەت ئەڵێ بەچێڵم بە حازر ئەیدەم پێ بە حازر لێ تێسێنمەوە بە دەفتەر و نیمێ بە حازر بە دەفتەر و نیمێ ئەویش پێم مێفرۆشێتەوە بە دەفتەر و نیمێ ئەمە بەیعی عینێ. یعنی من لێرە کابرام قەرزار کرد بە نیم دەفتەر و هیچیش ئەمە طبعا فول لە بازارە ئەم معاملە ئێستا هەیە بەڵام ئەمە ئەگەر کەسێکی تر بیکڕێ و مەوزوعێکی ترە. بۆ نمونە تۆ سیارەکەی من ئەکڕی بە 2 دەفتەر بەڵام لەوەدا ئەڕۆی ئەیفرۆشیتە یەکێکی تر بە حازر بە شتێک ئەوە مەوزوعێکی ترە ئەوە بابەتەکە بابەتێکی ترە. بەس ئەگەر نەفس شخص بیکڕێتەوە ئەوە طبعا حرامە و دروست نییە. بەیعێکی تر هەیە کڕین و فرۆشتنێکی ترێ پێ ئەوترێ بەیعی ثونەیە. بەیعی ثونەیە ئەم بەیعیشە حرامە دروست نییە مسلمان کاتێ شتێک ئەفرۆشێ شتێکی لێ جیا بکاتەوە نادیار بێ شتێکی نادیاری لێ جیا بکاتەوە. یعنی من باخێکم هەیە ئەیفرۆشم بە یەکێک لە ئێوە یا ئێوە باخێکتان هەیە ئەیفرۆشن بە یەکێکی تر لە خۆمان بەڵام ئەڵێن کاکە گیان ئەو باخە من دارخورمایەکی تیا نافرۆش دارێکی خورمای هاتیان نایفرۆشم ئەمە دروست نییە ئللا ئەبێ ئەو دارە دیاریکەی بڵێ من ئەو دارە نافرۆشم ئەو خانۆی ها لەگەڵا خانۆکە نایفرۆشم باخەکەت ئەدەمێ بەس خانۆکەی تیا نافرۆشم ناوێ مەسەلەن ئەگەر 5 خانی تیا هەیە تو بێژی وەڵا خانەیەکیان نافرۆشم ئەوە دیار نییە و دوایی بەیانی کێشەی لەسەر دروستە بێ بەس ئەگەر دیاری کرد کە چییە نایفرۆشیە ئەوە دروستە بەس ئەگەر دیاری نەکرد دروست نییە. ئەمەش لە ناو خەڵکە هەیە ئەم جۆرە معاملەیە. یەکێکی تر لەو کڕین و فرۆشتنانەی کە حرامە شەرعەن خۆشەویستەکانم تەلەقی ڕوکبانە. تەلەقی ڕوکبان خەڵک لە لادیەکانەوە زۆربەی جار نەک لە وڵاتی ئێمە لە وڵاتەکانی تریش زۆربەی جار خەڵک لە لادیەکانەوە چشت ئەهێنێ بۆ شار حتا لە ئەوروپایش یعنی زۆربەی میوە و خۆراک زۆربەی لە لادیەکانەوە دێت بۆ شارەکان ناشکوری خوا نەبێ لە وڵاتی ئێمە نەما خۆی جاران هەرچی اعتمادی خەڵکەیە خەڵکی شار لەسەر خەڵکی لادێ بوو. تەلەقی ڕوکبان چییە؟ ئەوەیە کە خەڵک لە لادیەکانەوە دێت تۆ زانی لەکوێوە تێن جاران خەڵک وە کەروبار ئەی هاورد ئێستا بە سیارە ئەیهێنێ المهم هەر ڕێگایەک هەیە دیارە جاران مۆبایل نەبووە سعر نەزانراوە خەڵک کەشتی ئەهێنا بۆ شار کەسانێک هەبوون ئەڕۆینە سەر ڕێگاکانیان لە نیوەی ڕێگا ئەیانوت کاکە ئێمە لێتانەکڕین لەیرە لێتانەکڕین هەر لە نیوەی ڕێگا ئەوان جارێکە نەهاتنەتە ناو شار تابزان سعر شار چۆنە بە چەند بیدەن بە چەند نەیدەن ئەو لە ڕێگاوە نیوە قیمەت لیان نێسن کورد ئایت بابەت ترپی چی ئەوە بارێ ترپتان ئاوردە ترپ پڕ بازاڕا کەس بە 100 فلس نایگەرەکە
ئەلەوێ کابرانە خەڵەتان و بە پارەیەکەم لیانەسەن لەوەدا ئەهات لە شار ئەیفرۆش ئیدا بە 750. ئەمە طبعا دروست نییە، ئەمە فێڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە لە هەر شێوازێک لەم شێوازانە پیا ببێتەوە زمانێک لە زمانەکان. طبعا ئیسەیش هەر هەیە، هەر حاڵەتێک لەمە پیا ببێتەوە کابرا دروستە ئەگەر هاتە شار و یان دوای خەبەرەکەی زانی کە سعرەکە لە بازار ڕەوا بۆ ئەم خەڵەتانێتی دروستە شکاتی لێ بکا و لێی بسێنێتەوە، دروستە شکاتی لێ بکا و لێی بسێنێتەوە. شەرع بۆیە حرامی کردو بۆ ئەوەی نەگاتە شکات و شکاتکاری و بەسم و بالۆر و ئەم بڕوا بڵێ بۆ خەڵەتان مت و ئەو کێشەی لەسەر دروست بێ. هەروەها خۆشەویستەکانم طبعا ئەمە کە حرامە شتێکی تریش حرامە. ئیسە دروست نییە یەکێک لە ئێمە بڕە لەسەر ڕێگا لە خەڵک ئاوای تشت بکڕێ، ئەمە وتمان دروست نییە بۆ ئەوی کابرا خۆی بێتە شار و سعر بزانێ ئەمجا. لە هەمان کاتە شتێکی تریش دروست نییە، لە هەمان کاتە ئەوەیش دروست نییە ئێمە خزمێکمان هەیە یان ناسیارێکمان هەیە خەڵکی ئاواییە کە تشتەکە ئەتێرێژم نەیوی بۆ بازار حتا من بۆ تێفرۆشم، ئەمەش دروست نییە. بۆچی؟ لەبەر ئەوەی دوایی هیچ خێر نامێنێتەوە خەڵک بخۆی خێرێ بکای. کابرا لە سعری بازار ئەزانێ 750 ئەڕوا ئەلکێتەقەیەوە ئەڵێ من بە 700 نوێ نایفرۆشم، بە 700 بۆ یەفرۆش، خێر نامێ. بەس ئەگە کابرای ئاواییەکە خۆی بێت یا کابرای دەرەوە خۆی بێت ئەیدا بە 500 هیچ نەبێ کە دای بە 500 ئەبوو دوکاندارەکان لێ سێنن بە 500 ئەیدەنە 600 ئەیدەنە 750 ئەوان شتێ خێرەکەن و خەڵکی ترش ینی بازار هەرزانێکی تیەکە فێ. بەس ئەم بێت چەلب بکا بڵێ بە ئەوەنە کەمتر نایدەم، ئەوە مشکلەیە دوای سعری بازار بەرز ئەبێتەوە. بۆیە شەرع هەموو نەوع ئەم یاریانەی حرام کردووە، هەموو شەرعی هەموو ئەم شێوازە هینانەی معاملە وەکو بڵێ فێڵانەی حرام کردووە. جا ئەبێ ئاگامان لێی بێ خۆشەویستەکان. ئیسە بۆ نمونە تاجر ئێرانی تێ، طبعا ئەمە ئیسە خۆ مەرجی ئەمە بەس خەڵک ئاوایی. کابرای تاجر ئێرانی تێ یەکێک ئەم خەڵکە نشتە قەی وەڵێ من بۆ تێفرۆشم، دەستێکەڵەکە لەگەڵ یاو بۆی ئەفرۆشێ و بە سعری ئەیفرۆشێ، طبعا دوای خێر نامێنێتەوە بە گران شەیدەنە خەڵک. بەس ئەگەر بێڵن کابرا تاجرەکە خۆی بێت لە علوەکەیە یان لە بازاڕەکەیە خۆی بیفرۆشێ، طبعا بە سعرێک ئەیفرۆشێ کەمتر لەوەی کەوای یەکێ بووە دەڵاڵ بۆی ڕێگای پێ پیشانەدا. کابرا ئەگەر دەڵاڵێک بکرێتە نوای طبعا وە شێوەیەک ئەیفرۆشێ کە خێری تیانایە ئەی چۆڕێنێ. قازانجەکەش بۆ کابرای ئێرانی ئەوێ و کابرای ئێرانی بۆ خۆی ڕاتەوە قازانجۆچن، لێریشە گرانیەکە بۆ ئێمێ. جا ئەمەش مشکلەیە. شەرع ئەڵێ بێڵن، حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بێڵن با خەڵک بۆ خۆیان معاملە بکەن کاکە ڕزقی ئەم خەڵکا لەسەر خەڵک. دەبێڵن با ئەم 100 لە ئەو قانجازکە و ئەو 50 لە ئەو قانجازکە، ئەمە معاملەی و کڕێن و فرۆشتنە. ئێوە ئەگەر دەستخەنە ناوی نایڵن خەڵک قانجاز بکە. یەکێکی تر لە جۆرەکانی معاملەی نادروست بەیعی نەجەشە. نەجەش چییە؟ طبعا نەجەش ئەوەیە من لە بازار ڕدانشتوم دوکانم هەیە شتە فرۆشم، زەلامێکی شتێ لە پاڵما دانشێ، ڕێکەکەوم لەگەڵیا ئەڵێم کاکە هەر کەسێکت دی تۆ متابعەکە، هەر کەسێکت بینیات معاملە لەگەڵ منابکات تۆش بێ خۆت بخەنایەوە لە سعرەکان ئەزانی. ئەو مەسەلەن ئەوتی من بە ئەم شتە فرۆشی بە 1000 تو یەکسەر بڵێ کاکە بە 1000 من ئەیسێنم بە 1000 منیش ئەڵێم نایدەم، کابرا ناچار بکە خۆی هەر قیمەتەکەی بای 1000 بەس تو لەوێ ڕبعی خەیتە سەری کابرا ناچارەکەی بۆ 1000 بیسێنێت، دوای ڕبعەکە کەینە دوکتۆ ئەگەر دەشتم پتا ئێوارە فرۆشت 3-4 دەمە تو. ئەمە مزایەدە نییە، ئەمە کابرا دوکانێکی چ شتە فرۆشێ. نەیوتووە کاکە من ئەم سبیلتەم هەیە کاکە کێ زیایەکە، یەکێک ئەڵێ کاکە بەگڵایە، ئەڵێ کێ زیاتریەکە، یەکێک ئەڵێ کاکە بەگڵایەک و $10،
ئەڵێ کەیتر زیایەکە ئەڵێ کاکە یەکێکتر ئەڵێ کاکە بە گڵایەک و 20 دۆلار لە ئەخیرا کێ زیاتر بدا ئیدا پێی ئەمە پێی ئەوترێ مزایەدە ئێمە مزایەدەمان هەیە و مناقەسەمان هەیە مزایەدە ئەوەیە کە کابرا شتەکان زیاد ئەڵێ کێ زیاتر ئەدا لە ئەخیرا کێ ئاخر سعریدا ئیدا پێی ئەمە دروستە مناقەسەیش ئەوەیە من مەسەلەن ئەمەوێت خانوویە بکەم ئەمە خانیە بکەم کاکە دێم دە 15 وەسا ئەڵێم کاکە بەیانی من مناقەسە ئەەکەم خانیەکم هەیە بزان کێ ئیکا ئەڵێم کاکەم خانی منە خانیەکمە بێ مەسەلەن 200 مترە ئەمەوێت دوو قات بیکەن ئەمە خەریتەکەمە فڵان شت فڵان شت فڵان شتی تیاکەن کێ بە چەند بۆ مێکەن یەکێک ئەڵێ کاکە من وە 5 دەفتەرەیەکەم طبعا ئەوان حساباتی خۆیانیان کردویە ئەڵێم کێ کەمێکاتەوە ئەمە مناقەسەیە یەکێک ئەڵێ کاکە من وە 4 و نیمەیکەم یەکێک ئەڵێ کاکە من بە 4ێکەم لە ئەخیرا یەکێک ئەڵێ من بە 3ێکەم طبعا ئەڵێم کاکە ئەبوسیەکە و معاملەکە ئەکەین و تەواو ئەمەش دروستە ئەوە نەجەشە ئەمە نەجەشە ئەمە کابرا دێ تدخل لەبین من کابرای معاملە لەگەڵ کابرایەکەم ئەڵێم کاکە ئەمە ئەفرۆشی بەسەرەن بە 2000 ئەو دێ لەم لاوە خۆی ئەڵە قورتێنتە ناو مۆزوعەکە ئەڵێ کاکە من بە 3 کڕم کە ئەڵێ بە 3 کڕم نایکڕێ بە 3 بەس ئەمە فێڵەکە مەبەستی چییە لەیرە مەبەستی وەیە من ناچارکەم بە 3 بیکڕم کە من ناچارە بم بە 3 بیکڕم دوایی 500 ئەداتە کابرا خۆشی سعری شتەکە هەر بای 2000 ئەمە نەجەشە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە نهى رسول الله صلى الله عليه وسلم یا نهى النبي صلى الله عليه وسلم عن النجاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە لە نەجاش بەڵام مەزاتی علەنی بە زیادە و بە نوقسان ئەوە دروستە شەرعەن ئەو پێوترێ مەزاتی علەنی یا مناقەسەی علەنی یەکێکی تر لەو شتانەی کە حرامە پارەکەی حرامە سندنی نرخی کەڵدانی حیوان عسب الفحل بۆ نمونە کابرا گایەکی ئەڵێ کاکە گیان من خەڵکیش لە دێیان لە شارە مانگای ئەڵێ کاکە من ئەم گایە مەسەلەن بۆ نمونە کێ مانگای هەیە کەڵێ دەم بە ئەوەنە ئەمە طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە ئەفەرمێ نهى النبي صلى الله عليه وسلم عن عسب الفحل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێوە کردووە طبعا ئەوە ئیمامی بوخاری حەدیسەکە گەڕێتەوە لەو جۆرانەی تر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە خۆشەویستەکانم بەیعی محاقەلە بەیعی مخاضەرە بەیعی مولامەسە بەیعی منابەذە بەیعی مزابنە ئەمە دانە دانە طبعا پێویستی بە تۆزێ ڕوونکردنەوە هەیە بەیعی محاقەلە ئەوەیە کە کابرا زەرعاتێکی هەیە گەنمی هەیە ئەڵێ گەنمەکەت گەنمەکەوە پاو ئێژێ ئەی فرۆشی مەسەلەن ئەم گەنمە هاوە پاو ئەی فرۆشی بە 3 فەردە گەنم 4 وەزنت پێ ئەدەم ئەیدەی پێم ئەمە طبعا حرامە مخاضەرەیش عینەن ئەڵێ کابرا تێ ئەڵێ مەسەلەن باخێکی هەنا ئەینی هەیە باخێکی ترێ هەیە سەیرێکا سەیری تریەکانێکە ئەڵێ کاکە ئەمە ئەیدەی من یەک مەسەلەن 100 کیلۆ هینت پێدەم تۆ ئەیکەی بەچی ئەڵێ ئەیکەم بە مێوش ئەڵێ ئەم تریانە وشکەکەم ئەیکەم بە مێوش ئەڵێ من 100 کیلۆ مێوژت پێدەم تۆ ئەم ترێم دەری ئەمەش طبعا حرامە إلا ليك موقفة پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی دروسە کۆمەڵە خەڵکانێکن فەقیر و هەژارن باخیان نییە دارخورمایان نییە لە کاتی خۆیان ئەم فەقیر و هەژارانە لە کاتی بەرگرتنە پێویستیان بە خورمای ڕوتاب هەیە لە کاتی بەرگرتنە دروستە ئەمانە ئەگەر خورمای وشکیان هەبێ دروستە بێن بیدەن بە حەقی چییە بە حەقی خورمای ڕوتابە ئەمە بۆ فەقیرە هەژارەکان لە حاڵەت زەرورەتە شەرع مەجالی داوە بەس بۆ فەقیر و هەژار بۆ کاسبی و تجارەت نا هەروەها بەیعێکی ترێ پێوترێ بەیعی مولامەسە ئەوەیە کابرا ئەڵێ دەست نەبان یەکێک لەمانە شتەکانی شاراوەیە یعنی وەکو چۆن کڵاوێنەیە دەستنی دەمان شتێکە ئەڵێ
پێم چەشتی دانا ئەڵێ ئەمانە مەسەلەن ئەیفرۆشم بەگڵایە دەست خەبان یەکێکیانە ئیتر تو نازانی نەدا لە کارە بە ئەم جیازە مەزبوطە مەزبوط نییە کۆنەیە تازەیە ئیشی چۆنە ئەڵێ دەست دەمان یەکێکیانە بەگڵایە بیوە و نرخی خۆڵ ئەمە طبعا لە ئیسلامە حرامە و ئەمە مەجالی تیان نییە بە هیچ شێوازی بە هیچ شێوازی هەروەها یەکێکی تر لەو حرامانە ئەوەیە کە کابرا ئەڵێ من شتێکی یا بەدەسۆ ئەڵێ بۆتی فڕە ئەدەم طبعا ئەمە گشتی لە غەربا هەیە ئەم معاملاتانە ئێستا لە وڵاتانەی کە مەسەلەن بۆ نمونە شەریعەتێکی دینی حکمیان ناکات حساب بۆ بڕێ مەسائل ناکرێ ئەمە هەیە شتێکێ فڕێ ئەدا ئەڵێ ئەمە بەچەند ئەیکڕی ها بەدەستی خۆیەوە کابرا جارێکان ئەڵێ مەسەلەن 5,000 بۆی فڕادا ئەڵێ فڕەندا ئیتر حەق ماڵ من نییە تر ماڵی تۆیە ئەمە شەیە لەناو خۆمانیشە جارێکان هەر ئەم شتە ماوە ئەم جۆرە بەیعانە بەڕاستی لە شەرع حرامە چونکە ئەمە شتێکی نادیارە چشت کاتی حەڵاڵە تۆ سەیریکەی تەماشایکەی عیبێکی بوو بیگەڕێنتۆ ئەمە نییە بێژێ وەڵام من بەنرخی خۆڵ کاکە ئەم سیارە ئەفرۆشم ئەمە هەیە لە بازاڕە زۆرە لەم شێوازە ئەم سیارە ئەفرۆشم بە نرخی خۆڵ ئەوە تا سەیریکە قەزیەوەیە لەو دوورەوە سەیریکە بە نرخی خۆڵ سلفت داڵێ ملکی من نییەتر سلفت داڵێ ملکی من نییە ئەوە تانی ئەمەش طبعا لە شەرعا حرامە و تائیرە ئەوەستین و ئەگەر ماین خوای گەورەی ئەڵاین ئینشاء الله باقی ئەم معاملە حرامانە بۆ جەنابتان باس ئەکەین داواکارم خوای گەورە لە گوناحمان خۆش بێ خوایە عەفومان بکەی خوایە لێمان خۆش ببی خوایە لە نەزانیەکانمان ببووری ئەگە کارێکمان کردو و نەمان زانیە بە نەزانینەوە کردمانە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدەی ڕەحم بە پیاوە بە تەمەنەکانمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت گرانی و خات و خڕی لەسەر وڵاتمان لابەی یا ڕەبی خوایە خۆشی و هەرزانی بەرقەرارکەی لە وڵاتمانە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاسبی زۆرکەی لە وڵاتی ئێمەیە یا ڕەبی خوایە وا بەکار بەدەستانمان بکەی خەمی ئەم ملەتە بخۆن یا ڕەبی پیاوی باش بکەیتە کار بەدەستی ئەم وڵاتە خوایە کەسی خراپمان لێ بە دوور بگری یا ڕەب العالەمین یا ڕەبی هیچ زاڵمێ مسەڵەت نەکەی بەسەر کوردستانە بەسەر وڵاتانی ئیسلامە یا ڕەب العالەمین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر اسم عظمي خود أمن وآسايش برقرار كي لها مجهانا يا رب العالمين آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.